ئێمە لەم هەرێمەیە لەم دنیا بەرفراوانە تەکنەلۆجیایە کە هەموو جیهان بە گەورەی خۆی لە ناو ئامێرێکی بچووکە پێوتێ مۆبایل لەبەردەستی ئێمە هوەری ئێمە ئاستی هوەری ئێمە لەکوێی ئەم کاروانە لە هەموو دنیاە ئەم پرسیارە لە خۆمانەکەین ئێمە 50 ساڵ با بۆ 6 ساڵ کە ئەم کارە هەبووە لە ناو ئەم وڵاتەی ئێمە لەکوێین میکانیزمی بەڕێوەبردننی هوەر لە لای ئێمە چۆن بووە و بە چه ئاراستەیەک ڕۆشتووە ئەم هەموو کارکردنەی ئێمە شایستەی ئەوەیە کە هێشتا ئێمە لە بازنەیەکە بسوڕێنەوە هوەرەکەمان ناوی بندێ هوەرێکی خۆماڵی لە کاتێکا کە هوەر ئەمڕۆ ئیتر بەپێی ئەو هەموو تەکنەلۆجیا گەورەیە هوەر بۆ بە هوەرێکی جیهانی بەڵام بۆ ئێمەی کورد هەتا ئێستا لە یەک بازنا سوڕاوینەتەوە هوەری ئێمە نەیتوانیوە بچێتە سنوور تێبپەڕێنێ من قسەم لەسەر ئەوە نییە کە زۆربەی تیپ و گروپەکان شانۆیان بردۆتە دەرەوە قسەم لەسەر ئەوە نییە کە هەندێک فیلم و کورتە فیلم توانێتی لە فستیڤالەکانە بەشدار بێ قسەم لەسەر ئەو فیلمانە نییە کە بەهمەنی قوبادی و یەڵمازگۆنای توانیوانە لە فستیڤالەکانی دنیای بەشدار بن بەڵام ئەمانە هەمووی بە ناوی دەوڵەتەکانەوە بەشدار بوون بۆ نمونە بەهمەنی قوبادی توانێتی بە ناوی ئێرانەوە قەزەیەکی کوردی تەڕەحکە یەڵمازگۆنای بە هەمان شێوە توانێتی بە ناوی تورکیاوە جێگەی ببێتەوە ئێمەی کوردیش کێشە گەورەکەمانەوەیە ئەگەر دەرفەتێکمان بۆ بلوێ تەنها بە ناوی عێراقەوە ئەتوانین بچینە دەرەوە لەبەر ئەوەی هێشتا هوەری ئێمە نەیتوانێەوە ئەو سنوورە تێبپەڕێنێ کە ئەمە زیاتر دواتر ئەتوانین قسەی لەسەر بکەین لە ناو دراما تورکیەکانە ینی بۆچی هوەری ئێمە هوەرێکی داخراوە و هوەرێکی سنووردارە لە کاتێکا کە ئێمە لە ڕووی سیاسیەوە توانیومانە هەموو دنیا بمان ناسێ بۆ لە ڕێی هوەرەوە هێشتا هەنگاوەکانمان زۆر کورتە و نەفەسەکانمان کورتە من ئەمە ڕەنگە بگەڕێنمەوە بۆ خاڵێک وتم بەپێی ئەو دەرهاویشتەیەوە بەپێی ئەوەی کە هەموو سیستمەکانم بینیوە بۆ کارکردن لە هەر سێ قۆناغەکە بەڕاستی خاڵی یەکەم و بەرپرسیارەتی یەکەم وەزارەتی ڕۆشنبیریە بەڵام کە ئەڵێم وەزارەتی ڕۆشنبیری غەدرێکی گەورە ئەەکەم ئەگەر بڵێم لە سەرەتای دامەزرانی حکوومەتی هەرێمی کوردستانە وەزارەتی ڕۆشنبیری هیچ دەستگرۆی هوەر و هوەرمەندانی نەگرتووە بە پێچەوانەوە تا کە شوێن کە توانیوێتی هوەری ئێمە هەتا ئێستا بەردەوام بێت وەزارەتی ڕۆشنبیری بۆ بە هەموو کەم و کوڕیەکانیەوە بەڵام ئەوەی وای کردو کە هەمیشە ئێمە پڕبین لە گلەیی و لە گازندە و ئاستی هوەرەکەمان ئەو ئاستە نەبێت کە خۆمان خەمخۆرین و خۆمان ئەیخوازین ئەوە بووە بەڕاستی نەبوونی سیستماتێکی تۆکمە نەبوونی میکانیزمێک کە بتوانێت خاڵبەندی بکە بە پێی ئاستەکانی هوەر و بتوانێت کار و پرۆژەکان دوور بێ لە هاوڕێیەتی دوور بێ لە حیزبایەتی دوور بێ لە نەخوێندنەوەی کەفاءەت ئەمەیە وای لێ کردووە کە هەمیشە ئێمە پڕبین لەو گلەی و گازندانە دوای وەزارەتی ڕۆشنبیری کەناڵە تەلەڤیزیۆنەکانیان لە کوردستانە کە ئەو هەموو کەناڵە فەزایانەی کە هەیە کە بەڕاستی لە دوای وەزارەتی ڕۆشنبیری و بەرپرسیەکە من ئەمان لە هەموو تێکچوونی زەوقی تاکی کورد لە هەموو بوارەکانە دوای کەناڵە تەلەڤیزیۆنیەکان کۆمپانیا تایبەتەکانیان ینی کەرتی تایبەت چۆن ئەتوانێت بەرهەمهێنەر بێت لە هەمووی گرنگتر و کێشە قورسەکە ئەوەی ئەم سێ جمگەیە کە لە ناو هەرێمی کوردیە دەسەڵاتیان هەیە ئەم سێ جمگەیە سێ جمگەن یەکتری ناناسن ئەمەیە کێشە گەورەکە خەڵک تووشی ئیبهاری ئەکا جوانی ئافرەتەکانە ئەیهێنێت یعنی عەرزە لە زیاءەکانیان نەهێنێ مەلیکە جەمالەکان نەهێنێ ئەیکات بەچی ئەیکا بە خاڵێکی سەرنجڕاکێش بۆی تۆ بە دیاریەوە دابنیشی ئەوانەی کە خۆیان نمایشەکەن بۆ فاشن ئەمە لەم چەند ئامانجێکی پێکە لە هەمووشی ئەوەی تر کە جگە لە لایەنە اقتصادەکە و لە ڕووی کاڵاشەوە مۆدێلەکان بۆ تۆ عەرزەکە لە ڕووی ناوماڵەوە بۆ تۆ عەرزەکە شیرازەی خێزانی کوردی بە شێوەیەک پچراوە زۆر ئەستەمە بتوانی دابوونەری تێک یا کەلتورێک یا ژیانێک بۆ ناو کۆمەڵگا و خێزانی کوردی بهێنیتەوە یعنی ئەوان باسی ئازادی ئافرە دەکەم بە جلوبەرگ و بە ڕوودکردنەوە بە عەلاقە لەگەڵ پیاوە یعنی ئەو پەیوەندێت بۆ دروست دەکا بەڵام لە هەمان کاتات من متابعی مسلسلاتی فارسی و عەرەبی زۆرەکەم هیچ مسلسلەیەک بەقەدەر مسلسلەی تورکی پێشێلی مافی ئافرەتی نەکردووە